and Aurora's right to live. دادگای ویلایەتی کۆلۆرادۆ سزای 100 ساڵ زیندانی بەسەر ژنێکدا سەپاند بەهۆی ئەوەی سکی ژنێکی دووگیانی هەڵدڕیوە بۆ ئەوەی منداڵەکەی بۆ خۆی ببات. دینێل لین ئەو ئافرەتە تەمەن 36 ساڵەیە لە شارۆچکەی بۆڵدەر لە ویلایەتی کۆلۆرادۆ کە ماوەیەک بوو منداڵی نەدەبوو. زیاتر لە ساڵێک دەبوو بە ئاوسەرەکەی وتبوو سکی پڕە و بۆ ماوەیەکیش سکی ساختەی بە پەڕۆ بۆ خۆی دروست کردبوو. دەیڤد ڕێدلەی کە لە پێشودا هاوسەری دینێل بووە لە دادگا ڕایگەیان زیاتر لە ساڵێک بووە. دینێل دەیوت کە منداڵێکی کوڕی دەبێت و بڕیاریاندا بوو ناوی بنێن جەیمس. ڕێدلی ڕایگەیاند گومانی بۆ دروست بووە لەبارەی ماوەی زۆری دووگیانی هاوسەرەکەیەوە. دینێل لە ئینتەرنێت ڕیکلامێکی بڵاو کردوێتەوە و توێتی جلی ژنی سکپڕ و منداڵی کۆرپە بە خۆڕایی دەبەخشێت. ئەمەش وەک فێڵێک بۆ فریودانی ئافرەتێکی سکپڕ و هێنانی بووە بۆ ماڵەکەی. دواتر ئافرەتێکی تەمەن 27 ساڵە بە ناوی میشێل ویلکینس کە سکی 7 مانگ بووە ڕیکلامەکەی بینیوە و چۆتە ماڵی دینێل. دینێل بەخێرهاتنی کردووە و ماوەی کاژمێرێک پێکەوە دانیشتون و قسەیان کردووە. دواتر لە دەرفەتێکدا لە پشتەوە دارێکی کێشاوە بە سەری ویلکینز و بە بۆکس بوراندوێتەوە و هەوڵیشی داوە بیخنکێنێت. دواتر بە پارچە شوشەیەک سکی هەڵدڕیوە، پاشان بە چەقۆی ئاسایی ناوکی منداڵەکەی بڕیوە و دەریهێناوە. ویلکینز دوای ئەوەی بە هۆش خۆی هاتوۆتەوە پەیوەندی بە پۆلیسی فریاکەوتنەوە کردووە. دکتۆرەکان ڕایان گەیاندووە وا دەردەکەوێت دینێل لێکۆڵینەوەی زۆری کردبێت لەبارەی چۆنێتی بڕینی سکی ویلکینز. ڕۆژی هەینی دوای زیاتر لە ساڵێک لە لێکۆڵینەوەی یاسایی کە ئایا منداڵەکە کوژراوە یان مردووە، ئایا منداڵەکە مرۆڤە یان شوناسی مرۆڤی وەرنەگرتووە، دادگا ئەوەی یەکلا کردەوە کە منداڵەکە کوژراوە. بەم شێوەیەش 100 ساڵ زیندانی بۆ دینێل بڕیەوە و دادوەر ماریا بینکێکتۆر کە دادوەری دۆسێکە بوو ڕایگەیاند ئەمە تاوانێکی یەکجار دڵڕەقانەیە و تووشی شۆکی کردووی. پارێزەرەکەی دینێل ئەوەی ڕەت نەکردەوە کە دینێل هێرشی کردوتە سەر میشێل، بەڵام ڕایگەیاند هیچ بەڵگەیەک نییە کە هەوڵی ئەوەی دابێت بیکوژێت. هاوسەرەکەی پێشووی دینێل لە دادگایەکەدا باسی لەوە کرد ڕۆژێک زوو گەڕاوەتەوە بەهۆی ئەوەی بڕیار بۆ هاوسەرەکەی بگەێنێتە لای دکتۆر، بەڵام کاتێک گەیشتۆتەوە ماڵەوە بینیوێتی کۆرپەیەک لە حەمامەکە کەوتووە و خێزانەکەشی لەوەیە. هەردووکیانی گەیاندۆتە نەخۆشخانە و خێزانەکەی لە ستافی نەخۆشخانە پاڕاوەتەوە منداڵەکەی بپارێزن. لەو کاتەدا ڕیدلەی نەیزانیوە کە خێزانەکەی هێرشی کردوتە سەر ئافرەتێکی تر و ئەو منداڵەش هی ئەوان نەبووە. لە دادگایکردنەکەدا میشێل و خێزانەکەی داوایان کرد کە دینێل پەشیمانی خۆی دەرببڕێت و داوای لێبوردن بکات، بەڵام کاتێک دادوەر پرسیاری لێ کرد کە هیچی هەیە بۆ وتن، دینێل تەنها وتی نەخێر. تەنانەت لە ماوەی دادگایەکەشدا بە هیچ شێوەیەک هیچ قسەیەکی نەکرد بۆ ئەوەی بەرگری لە خۆی بکات.